نێرانی دەستگای ستاندار سڵاوتان لێبێت لە دوێ بڕارەکانی دەستگای فیدراڵی کە بڕارێکیان تایبەت بوو با پرسی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان کە حکوومەتی هەرێمی ناچار کرد بەبێ 11 کورسیەکە و بە شێوازی فرەبازنەیی هەڵبژاردن ئەنجام بدات. ئەمە لە کاتێکدا کە بۆ جاری دووەمینە هەڵبژاردن داداخرێت. جاری یەکەمیان خراە 25 دوای ساڵی 2024 و ئێستاش خراوەتە 36 ساڵی 2024 ئەگەر چی دیکە دوان نەخرێت. ئەمە لە کاتێکدا کە وڵاتانی دەرەوە زۆر فشاریان بە حکوومەتی هەرێمی ناوە کە دەبێ لە کاتی خۆیدا هەڵبژاردن بکرێت. من بۆ بابەتە قسە لەگەڵ مامۆستا سەلمان کۆچەری دەکەم. مامۆستا بۆچی گرنگە هەڵبژاردنەکان لە کاتی خۆیدا بکرێت؟ دەستخۆش دیارە هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان بۆ چەندین جار پێشتر دواخراوە و ئێستاش ئەمە دەزانین پەرلەمانی کوردستان ماوەی بەسەر چووە چەندین مانگە دوای ئەوەی دادگای فیدراڵی عێراق بە دۆسیەکە هەستا ئەوە بۆ دادگای فیدراڵی عێراق بڕیاردا کە دەبێت لە هەرێمی کوردستان هەڵبژاردن بکرێت و کۆمیسیۆنی باڵای عێراقی ڕاستبات بۆ ئەوەی سەرپەرشتی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان بکە وەشمانەی کورسیەکانی پەرلەمانیش بۆ 100 کورسی کەم کراوە کە کۆتاکان بوو بەڕاستی قەرارێکە لە جێ خۆیدا بوو قەرارێکی زۆر باش بوو بۆ گەوەی کە بۆچی گرنگە هەڵبژاردن لە کاتی خۆیدا بکرێت دیارە پەیوەستبوون و بەردەوامی موسساسەکانی ئیدارە و حکوومەتی هەرێمی کوردستان و هەموو دامەزراوەکان پەیوەستە بە پەرلەمانەوە ئێستا کە پەرلەمان بەسەر چووە بێگومان حکوومەتش بەسەر دەچێت دامەزراوەکان تریش بەسەر دەچێت بۆیە لە ئەنجامدانی هەڵبژاردن بۆ ئەوە گرنگە کە پەرلەمان کارا بکرێتەوە و ئەگەر پەرلەمان کارا نەکرێتەوە ئەوە سەرجەم دام و دەستگاکانی تر شەرعیەتی خۆیان لە ڕووی دەستوریەوە لە دەست دەدەن کەواتە ئێمە دامەزراوەی یاساییمان لە هەرێمی کوردستاندا نامێنێت باوکو دامەزراوەیەکی ئیداری عەشواییش دەکە لە هەرێمی کوردستان بۆیە گرنگە هەڵبژاردن زۆر زەرورە لە کاتی خۆیدا بکرێت بە تایبەتی ئەم هەڵبژاردنەی پەرلەمانی کوردستان کە لە دەی شەشە هەڵبژاردنەکی زۆر گەرمگوڕ دەبێت بڕوام وایە و هەروەها ئەم هەڵبژاردنە دەبێتە هۆی ڕاستکردنەوە و یاخود هاوسەنگکردنی هێز و باڵانسی دەسەڵات لە هەرێمی کوردستان و هێزی نوێ و دەسەڵاتی و ژمارەی کورسیەکانی ئۆپۆزیسیۆن و لایەنەکانی تر بە بێگومان لەم هەڵبژاردنەدا زیاد دەکا و بێگومان حکوومەت و پێکاتە و تەشکیلاتی حکوومەت جیاواز دەبێت ئەگە هەڵبژاردن بکرێت بۆ شێوازە بێت کە ئێستا دیاریکراوە هەڵبژاردنێک کە کۆمیسیۆنی باڵای عێراق سەرپەرشتی بکە و دامەزراوە و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان سەرپەرشتی بکرێن و خەش و فێڵ لە هەڵبژاردنەکان نەکرێ و تەزویر نەکرێ بۆیە زۆر گرنگە ئەم هەڵبژاردن ئەوەی کە لێرەدا دەبێتە پرسیار لایەنێکی سیاسی هەرێم بایکۆت هەڵبژاردنەکان دەکەوە کە بانگەشە دەکرێت ئەخۆ هیچ کاریگەریەکی نەرێنی دەبێت یان چ کاریگەریەکی دەبێت بەڵێ هیچ لایەنێک لە هەرێمی کوردستان ناتوانێت هەڵبژاردن ڕەت بکاتەوە و ئامادە نەبوون بۆ ئەنجامدانی هەڵبژاردن مەترسیەکی زۆر گەورە لە هەرێمی کوردستان دروست دەکات یەکێک سێ ئەگەرمان نەپێشە یەکێک لەوانە ئەگە هەڵبژاردن ئەو لایەنە دەیەوێت هەڵبژاردن ناکاو دەڵێ هەڵبژاردن ناکەم ئەوە دیارە باوەڕی بە پرۆسەی دیموکراسی و پرۆسەی دەستکردنی دەسەڵات و ئاڵوگۆڕ و تەشکیلات توگۆڕینی پێکاتەی حکوومەت نییە ئەو خاڵێ ئەگەر هەر ملکە ئامادە نەبوو بۆی بچێتە ناو هەڵبژاردنەوە ئەوە دەبێتە هۆی دروستبوونی دوو ئیدارەی هەتا مەترسی ئەوە هەیە یعنی ڕوبەڕووی شەڕی ناخۆی بوونەوە خاڵێکی تر کە زۆر مەترسی دیارە لە ئەنجام نەدانی هەڵبژاردن هەرێمی کوردستان قوارەی هەرێمی کوردستان بچووک دەبێتەوە کەواتە ئەگە هەڵبژاردن نەکرێت ئەو هەرێمی کوردستان قوارەکەی بە نزیک ئەوە دەبێت کە هەرێمی کوردستان قوارەی هەرێمی کوردستان هەڵبژێتەوە لە دەستیدا ئێمە وەکو مەحافەزات مامەڵەمان لەگەڵ بکرێت کەواتە بۆ ئەوەی هەرێمی کوردستان بمێنێت و هێز و پێگەی هەرێمی کوردستان وەک خۆی بمێنێت پێویست هەڵبژاردنەکان بکرێت و پێویستەکە قوارەی هەرێمی کوردستان بەقووەتر بکرێت تۆکمەتر بکرێت و مەترسی تریشمان لەبەردەمدایە ئەگە هەڵبژاردن نەکرێت و حکوومەت پەرلەمان کارا نەکرێتەوە بۆی هەیە ئێمە بکەوینە شێر مەترسی هێرشی تورکیا و دەوڵەتانی ئیقلیمی لە ناوچەکە